کاک دکتۆر لە زۆربەی توێژینەوەکانە ئەڵەت 1970 بۆ 90 حاڵەتەکانی شێرپەنجەی سیەکان هۆکارەکەی جگەرە کێشانە. باشە ئەکرێ کەسێک جگەرە کێش نەبێت و تووشی ئەم نەخۆشیە ببێ، یا ئەتوانین بڵین هۆکارەکانی تری توشبوون بە شێرپەنجەی سیەکان چییە؟ لە ڕاستیدا بەپی توێژینەوە لە نێوان 85 بۆ 95 یان زۆرینەیەکی لەگەڵ لە 90 شێرپەنجەی سیەکان بەهۆی جگەرەوەیە. لە 3 بۆ 4 بەهۆی گازی ڕادۆنەوەیە کە لە زۆربەی ماڵەکان هەیە. هەموو ئەو ئەساس و ماواد و کەلوپەلەی کە لە ئێستادا بەردەستە لە ماڵەکان لە بیناکان تەنانەت لە ژێر خاک، چونکە ڕادۆن گازێکی بێڕەنگ و بێتام و بێبۆنە، بەڵام گازێکە تیشک دەرە بازدان بە خانەکانەدات، هەروەکو باسمان کرد. هۆکاری دیکە کە ئەوانەی جگەرە ناکێشن لەوانەیە لە کارگەی نایلۆن، کارگەی پلاستیک PVC، لەوانەیە لە ئەسبێس کە شوکاری چەند دیکۆراتێک ئەتوانێت بەکار بهێنرێت بۆ هەندێک کاروباری دیکە بەکارهێنرێ، لەوانەیە ئەوانەی کە لە بنزینخانەکانی شەکان ڕاستەخۆ بەرکەوتنیان هەیە، یان لە شارێکی زۆر قەرباڵغدا کە سوتانی سوتەمەنی زۆر تێدا، یان ئەوانەی کە لە کارگەکانی ئێمە نەخۆشمان هەبووە لە کارگەکان کاری کردووە سیەکانی ماندوو بووە زووتر لە کارکەوتوە نێت تووشی شێرپەنجە بوو. پیشەیەکی دیاریکراو هەیە بۆ ئەوەی وا بکات. زۆر جاری وا هەیە پیشێکی دیاریکراو. ئێمە نەخۆشمان هەبووە 7 ساڵ لە شوێنێک کاری کردووە، ئێمە ڕێنماییمان داوەتێ، چونکە 7 ساڵ زۆرە بەرکەوتنی بە مادەیەکی تیشکدەر یان بە مادەیەکی کە بۆنێکی تایبەت دروستەکە، مادەیەک کە بێزارکەری ڕێڕەوی هەناسەیە هەر لە دەمەوە تا سیەکان، چونکە زۆر جاروی ڕێڕەوی هەناسەش تووشی شێرپەنجە ئەبێت بە ڕێژەیەک کە لەگەڵ سیەکان هەر هەمان سیستەمە کە ڕێژەکە کەم نییە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.